گودن بریزم بردام لپیشش کنی برنامه کردی رادیو 2000 اف ام او پیوینا لپیش تو هلبستوانی کردی نافدار عبدالله پشو ده سالی 2004 ده انگو لپیش 12 سالان جیگرد لسر روشا باشوری کردستان به تیبتی پشتی روخاندن رژیم صدام حسین گلوج و دمه و تانها چو گیراندن جیگرد ایوو او هپوینا تو شعری کرد نافدار عبدالله پشو کود سالی 2014 ده جیگرتیه قدرين بريز وهيجا استال قال مرسل خطي تلفون الشاعري كردي حريب نافو بانج بريز عبدالله باشا ولقال ميا ما مستاذ زور سباس بو بشتربونيش لامتن لام قوتو بيجي بتلفوني لقال ازقاي 2000 اف ام بشي كردي وإما الزور خوش حالا كجارك يتر قلتو قصيبكن سپاس عندكم اگر روج تان باش اگر شو تان باش سلااو ڕێزم هەیە بۆ هەموو خوشک و برایانم لە ئوسترالیا و لە هەرزەیەکی دنیا مامۆستا وەکو ئەزانی بە ساڵانی دوور و درێژ گەلی کورد شۆڕەش و تێکۆشین کردن لەژێر ئارمانجی بەدەستخستنی مافەکی نەتەوەی و لە ساڵی 91 و تا ئێستا هەرێمی باشووری کوردستان لەژێر قۆناکی زێریندا بوو و دوورە مەزنترین ڕژیمی دکتاتۆر سەدام حوسێن ڕووخا بە بیر و ڕای جنابتەن کورد چ ماف بەدەستخستن لە ئەم فەرسەندەی زێرین باوەڕ ناکەم تا ئێستا هیچ شتێک ڕوون بێ ملەتی کورد لە هەر جەیەک تەنانەت ئەو کەسانی زۆر گەشتبینیشن ئەوانیش جۆرێک نیگەرانیان هەیە نیگەرانیەکە زێتر لەوەوە دێ کە هیچ شتێک ڕوون نییە ئێمە وەکو گەلێکی ڕۆژهەڵاتی موسڵمان سەرکردایەتیمان لەگەڵ ئێمە شەفاف نییە یعنی ئێمە هیچ شتێک نابینین ئەمە دەبێتە هۆی نەبوونی متمانە و باوەڕ یعنی ئێمە هەتا ئێستاکە هیچ سەرکردەیەکی دەسەڵاتداری کوردمان نەدیتیە لەو هەموو تەلەڤیزیۆنانە جارێک بێ دانیشی و دوو قسە لەگەر ملەتەکە بکە و خەڵک پرسیاری لێ بکە خەڵک هۆیەکانی نیگەرانی پێ بڕێ نەبوونی ئەو شەفافیەتە نەبوونی ئەو ڕوونیە مایەی نیگەرانی هەمیشەیە لای کورد جگە لەوەش خۆتان دەزان یعنی میدیای کوردی بەڕاستی بە تایبەتیش ئەو تەلەڤیزیۆنانەی هەن یعنی من ناچارم پێیان بڵێم تەلەڤیزیۆن چونکە وشەیەکی ترم بەزاردا نایە ئەجینە حەزم دەکرد ناوەش تریان لێ بنێم بەڕاستی یعنی بوون بە لۆتی خانە بوون بە چەقەنەخانە بوون بە دیسکۆیەکی ئەوروپا یعنی ئەمە تەلەڤیزیۆن نییە لە قۆناغێکدا کە ملەتی کورد پێیدا ناسکترین قۆناغی ژیانی خەڵک شەو و ڕۆژ ئێستا خەریکی ئەوەیە چی بەسەر دێ یعنی یا دەبین یا نابین خەڵک ئێستا ئاگای لەوە نییە ئیتر شەوێ عەبدولحەلیم حافزی بۆ لێ دەدرێ و کازم ساهیرە و شادیەیە و کەلسومە و نازانم چی یعنی بەڕاستی لۆتی خانەنە لەبەر ئەوە خەڵک کەم دەزانی یعنی ئەوەی هەیە سەرچاوەکان سەرچاوەی بێگانن زێتر سەرچاوەی تورکی عەرەبی فارسی ئەوانە زۆربەیان ناحەزی کوردن نانەوێ کورد یەکگرتوو بێ نانەوێ کورد ئومێدێکی هەبی لەبەرەوە نیگەرانی زۆرە کاکەجا بەڵێ مامۆستا بەڕاستی زۆر کەس یعنی نەگرانی و نەڕازیبوونی خۆ لەسەر میدیای کوردی دیارەکە و زۆر ژە خەڵکی کورد ئەڵێن یعنی بۆچی وەکو جنابتەنجی بەحسی کرد و بۆچی میدیای کوردی کێشەیەن خۆیان سەرەکی ڕاستی بۆ خەڵک ناڵێن لەلایەکی تر لە یەکەم ڕۆژی ڕووخانی سەدام حوسێن و تا ئێستا هەمی سیاسەتمەدار و نیشتمان پەروەرانی کورد و دۆستانی کورد هەر هاوار دەکردن بۆ ڕێبەرانی کورد و گوتن پێویستە لە ئێستادا گارانتیاکی ناونەتەوەی بۆ مافی کورد بەدەستخن لێ کوردەکان و ڕێبەرێوان هەر مەشغول بوون لە بەغداد و ئەنجمەنی الحکم و ڕێکەی شیعەکان و سنیەکان یعنی مامۆستان بڵێن ئێستا بەرێزان کاک مەسعود بارزانی و مام جەلال تەلەبانی نامایەکی بۆ سەرۆکی ئەمریکی جۆرج دەبلیو بوش دنێرن بە بیر و ڕای جنابتان ئێستا نەدەرەنگە بە شتێکی بۆوە بەڵێ کاکە بەڕاستی ئەو شتەی جەنابەت ئێستا لە پرسیارەکە تا وەڵام هەبوو بەڕاستی ئەو شتا
کوردستانی دەمویست بیرم جەنابەت گوتت بۆ ئەو نامەیە زۆر درەنگە ئەوان ساڵێک و چەند مانگەی مەوتنی یا عێراق یا عێراق هەیتیان لێ کرد و وەک نەدی و بدی ڕایان کردە بەغدا بوون بە عێراقی پێش ئەوەی عێراق دروست بێ لە هەموو میدیەکانی دنیا ڕژێمی دکتاتۆر گۆڕا یعنی وەک بڵێ مشکلەی کورد هەشتا و چەند ساڵە مشکلەی دکتاتۆر بی کاکە دکتاتۆر لە دنیا شتێکی جوانە جوانشی لێیە چ مشکلەیەکە ئێستا چەند سیستێمێک چەند ڕژێمێک لە ڕۆژ ئاوا هەیە دیموکرات ئەوی دی هەموو دنیا دکتاتۆر حکمی دەکەن یعنی چ مشکلەیەکە سەدام دکتاتۆرە ئەوە ڕووخادەی ئەتوو گەیشتی ئامانجی خۆت ئێمە هەتا ئێستا یعنی سەرکردەی ئێمە بە عەقلیەتی بیستەکان و سیەکان بیر دەکاتەوە تا ئێستاش وا تێدەگەن دوو عەشیرەت بەشەر هاتوونە و بە ماچ و موچێک مەسەلەکە دەبڕێتەوە ئەمە زۆر جار دەڵێم تەنانەت باشووری سوودان ئێوە تەماشای باشووری سوودان بکەن چۆن دانوستان دەکات لەگە حکومەتی سوودان یعنی وڵاتانی سێم لە بەیندان UN ئاگادارە ئێمە حتا ئێستاش یەک تاکە دەکومێت نییە نەکرد لەگەڵ ئەمریکا نەک لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ ئەوانەی گوایە محارەزەی ئۆپۆزیسیۆنی عێراقی بوون و لە کوردستان بوون و بەنان و ئاوی کورد دەژیان تەنانە لەگەڵ ئەوانیش یەک دۆکومنت نییە کە باسی کەرکووک تێدابی مەسەلەن ئەوانە بە هیچ شێوەیەک ماعەدای ئەو ماچ و موچ و مجاملە و پێکەنین و هیچ شتێک لە بەیندا نییە تاکە شتێک دەمانتوانی وەکو دەکومنتێک ئێستا کەڵکی لێ وەربگرین ڕێککەوتنی واشنگتن بۆ کە بە قەزا و قەدەر ئێمە هەرچی بۆمان دێ هەرچێکی باش دێ بە عەقلی سەرکردایەتی کورد نییە قەزا و قەدەر بۆمان دینی قەزا و قەدەر تووشی شەڕی نابەخۆی کردین قەزا و قەدەر دوو سەرکردەی کوردی بردە واشنگتن قەزا و قەدەر واشنگتۆنی کردە شایەدی ڕووداوەکی زۆر گەورە سەرەتایەکی زۆر گەورە لە ژیانی سیاسی نەتەوەی کورد ئەوی ڕێککەوتنی واشنگتن بوو بە ئاگاداری و بە شایەتی وڵاتێکی گەورە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دۆکومنتێک ئیمزا کرا کورد حکمی فدرالی هەبی حکومەتی هەبی هەڵبژاردن بکە پەرلەمانی هەبی ئەمە دۆکومنتێکی زۆر گرنگ بوو بەڵام سەرکردایەتی کورد لە ئاستی ئەو مەسەلەدا نەبوو ئەوان خەریکی شتی ترن کاکە ئەو شتەی من و تۆ ئێستا باسی دەکەین باوەڕ بکەم مەگەر بۆ ئەوە بۆ هەڵخەڵەتانی خەڵک ئەگەرنا ئەوە لە خەیاڵی واندا نییە کەرکووک مەسەلەیەک بۆ حەل دەکرا کەرکووک تاکە هەرە مشکلە هەرە گەورەکەی کووردا یعنی بەڕاستی من 30 ساڵە کە دەمەوێت دەنگوباز ئەم تەنیا لە دوو دەنگوباسی کەرکووک دەگەڕێم تەماشای هەر ڕۆژنامەیەک دەکەم بزانم لە کەرکووک چ بووە چونکە کرۆکی مەسەلەکەمان ئەگە درۆ لەگەڵ خۆمان دەکەین خۆمان هەبنە خەڵەتێنین لەولا پۆستێک و لەملا چوار فلس و لەولا چەند ملیۆنێک و نازەم چی مەسەلەکەی ئێمە کەرکووکە چ دەکەی بۆ کەرکووک چیت کردووە بۆ کەرکووک قەزا و قەدەر دیسا ئێمەی بردەوە کەرکووک لەگەڵ لەشکری ئەمریکا ماوەی 72 سعات دەرفەت درا بۆ کورد هەرچی دەکا بەڵام کەلک لەو وەختە وەرنەگیرە بە کورتە کوشەڕوان ئێمە چوینە ناو کەرکووک ئێمە خەریکی شتی تر بوون بەداخەوە نامەوێ بیرم چونکە ئەو عیب و عارەهی ملەتی خۆمانە بەڵام هەموو کەس دەزانی ئەوانە خەریک بوون لە ڕۆژانی ڕزگارکردنی کەرکووکدا کە دەبووە یەک عەرەبی داگیرکە لە کەرکووک نەمینێ چکرا لە خانەقین دەبووە لە کەرکووکیش ئەوە بکرێ بەڵام لەبەر ململانەی ناوەخۆ لەبەر ئەوەی دوو محافظ دانرا بوو بۆ کەرکووک و حتا ڕۆژە ڕزگارکردنی کەرکووکیش ئەو دوو محافظە هەرما بوون یعنی بیریان لەوە نەکردبەوە هیچ پڵانێکیان نەبوو کە دەچنە ناو کەرکووک چۆن بچنە ناو کەرکووک ئەجیناکە کەرکووک مشکلە نەبوو خانەقین بە ڕۆژێک مەسەلەکە بڕاوە مەخمور ئەوە بڕاوە چونکە مەخمور پارتی دەسەڵاتدارە خانەقین یەکێتی دەسەڵاتدارە مەسەلەکە بڕاوە کەرکووکی بەدبەخت هەر وەک هەولێری بەدبەخت دوو دەسەڵاتە ململانەیە مەسەلەی کەرکووک یا دەبێ بۆ من بێ یا نابێ بۆ کەس بێ ئەوەیە ئێستا بەدبەختترین شاری کوردستانە وێرانترین شاری کوردستانە خەڵکەکەی تەنانەت ئاو نییە بخۆنەوە کەس ئاوڕیان لێ ناداتەوە چونکە تیجارەتی حزبیان پێوە ناکرێ بەڵێ مامۆستا براستیل کاتی مرۆڤ سێری مێژووی گەلێ کوردەکە لە هەمی بەشەکانی کوردستان و بە تایبەتی باشووری کوردستان ینی زۆر ئەو فرسەندێ زێریش دەست کوردەکانی چوو وەکو جنابتان گۆ قەدا و قەدەرە سەبەب شانسی کوردە ئان نەزانبوونێ کوردە ئان نەیەکبوونێ کوردە نەکبەتیەکان
بۆمان دێ ئێمە هەڵبەتە وڵاتمان داگیر کراوە ئەوە قەزا و قەدەر نییە بەڵام جارشتی باشمان بۆ دێتە پێش قەزا و قەدەر دەهێنی شەڕی خەلیج شەڕی یەکەم ئەمە قەزا و قەدەر هێنایی ئێران و عێراق دوو دوژمنی کورد کەوتنایە کەڵکمان لێک وەرنەگرت لە شاخ و داخ یەکترمان کوشت داگیرکردنی کەرکووک بیلێتەکی یانسیب بوو بۆ کورد هات کەڵکمان لێ وەرنەگرت 12 ساڵ دەمانتوانی ئێمە چەند جار لە ماوەی ئەو 12 ساڵە هەڵبژاردن بکەین هەموو دنیا بمان بینی کە ئێمە ملەتێکین چەندتین و دیموکراسین دەبوایە پەرلەمانێکمان هەبی وەکو مەرجەعیەتێک بۆی بگەڕێنەوە لە هەر شتێک پەرلەمانێکی هەڵبژێراو ها نەک پەرلەمانی بەگاڵتە خەڵک تەعین بکرێ حکومەتێکی یەکگرتوو لەشکرێک بۆ پاراستنی ئەو شوێنەی کە ئەمریکا و ئینگلیز دەیان پاراست دەبوایە ئێمە وەکو لەشکرێک نەک ئێستاش بە پێشمەرگە بگوترێ میلیشیات ئێمە خۆمان گونابارین لەوە ئێمە خۆمان نەماتوانی حکومەتێک دانێن نەماتوانی هەڵبژاردن بکەین نەماتوانی پەرلەمانێک هەرجارێک پرسی پێ بکرێ بۆ جوانی پرسەش پێ بکرێ بەڵام ئێمە مشکلەکەمان ئەوەیە لە دوو سەرەوە بێمەرجەعیەتین لەسەرەوە وەکو مەرجەعیەتێک چۆن بۆ شیعەکان سیستانی هەیە و وەختی خۆی ئێمە مەلا مستەفای بارزانیمان هەبوو لەو شاخ و داخانە حکومەتەکانی عێراقی دەچوونە خزمەتی کورد هەر شتێک دەبوو لە بەغدا ڕای دەکرد دەچوون پرسی بە مەرجەعیەتە بەرزەکە دەکرد ئەوەمان نییە لە خوارەوەش مەرجەعیەتمان نییە یعنی جەماوەر بینینە سەرجادا زابتەکی ئەمریکی لە کۆبوونەوەی کەرکووک بە هەموو توندێکەوە دەڵێ کەرکووک کوردستان نییە دەبوایە هەموو ملەتی کورد بڕژێنە سەرجادەکان بەڵام ملەتی کورد فێرە ئەو شتە نەکراوە مەجای ئەوەی نەدراوە یعنی ئێمە لە خوارەوەش مەرجەعیەتمان نییە ئەگەر شتێک لە بەغدا بوو بگەڕێنەوە بۆ خەڵکەکە و خەڵک بینینە سەرجادە ملیۆنان کەس ئەوەشمان نییە مەحرومین لە هەردوو مەرجەعیەتی سەرەوە پرسی پێ بکەین مەرجەعیەتی خوارەوە وەکو کارتی فشار بەکاری بینین بۆ وەرگرتنی مافەکانی خۆمان لە هەردوو مەرجەعیەت بێبەش کراوین ئێمە بڵێ ڕاستە مامۆستا زۆر کەس ئەڵێن زۆر کەس رەخنەی خۆی ئەکەن بۆ پارتیەکانی کورد یانی ئەڵێن نەکو ئێمە شەڕی ئەمریکای بکەن هەموو کەس زانە ئەمریکا وڵاتێکی گەورەیە کەس نەتوانە بەڵام بەتەنیا حەقیقەتی بۆ کوردی بگۆتانە وەی کورد بە ملیۆنان دەرکەتە جادایە و ئەمڕۆ وەکو ئازانی کورد لە هەموو وڵاتانی ئۆروپا هەیە لە هەموو جیکای هەیە لە کاتی ڕاپەرینی قامیشلوێجی گرت لە هەموو جیکا تا دیاربەکر تا هەولێر خۆپێشاندان تا مەهابادجی گرت بەڵام ئەو رەخنەی مەزن و تا ئێستا سەرکردایەتی کورد حقیقەتی بۆ کورد نەدی گوتن ئەمریکا وڵاتێکی مەزنە ئەمریکا هیچ خراپەیەکی لەگەڵ کورد نەکردووە ئێمە ئەمریکا دۆستی هێزە ئەمریکا و هیچ وڵاتێک لە دنیا دۆستایەتی بێهێز ناکە ئێستا ئەمریکا لە کوردستانە و دەزانی هێزی کورد چەندە و هەر شتێک لەگە دوو سەرکردە باز دەکا ئەو دەزانێت کە قەت ئەمان ناگەڕێنەوە بۆ مەرجەعیەتەکەی خواری بۆ خەڵکی کورد ئەوان دەزانن هیچ مؤسسەیەکی دیموکراتی لە کوردستان نییە بۆی بگەڕێنەوە ئەوان تەعامل دانوستان لەگە دوو کەس دەکەن ئەوان ملەتی کورد ناناسن تا ئێستا يعني او هێزە نیشانی ئەمریکا نەدراوە کە ئێمەش دەتوانین ملەتێکی بەهێزش بین پشتگیریتان بکەین لە جێبەجێکردنی استراتیژەکەتان ئەمریکا استراتیژی خۆی هەیە ئەو کاری خۆی دەکا بەڵام تۆش دەتوانی کاری خۆت بکەی بێ ئەوەی زیانت هەبێ بۆ استراتیژی ئەمریکا دەیەوێت بەڵێم ڕەنگە بیاوێ عێراق ئێستا پارچە پارچە نەبێ تۆ دەتوانی لە ناو سیستێمی فیدرالی زۆر شتی باشەیە دەتوانی تۆ وەری بگریت کاکە من عێراقی نیم وەتی عێراقی دامەزراوە عێراق وڵاتێکی داگیر کردبووە بەڵام ئەمریکا ئەگەر تۆ دەتەوێ عێراق پارچە پارچە نەبی ئێمە وەک عێراقی بنە باشە دەوڵەتێکی فیدرال بەڵام مەرجەکانی ئێمە ئەوەیە پێش ئەوەی عێراق دامەزرێتەوە دەبوایە مەرجەکانی کورد ئەوە بی بە موجبی کۆنتراکتێک ئێمە دەبینەوە عێراقی ئێمە ئەو شتانەمان دەوێ ئێمە دەبینەوە بە عێراقی و ئامادەین ئەو وڵاتە دروست بکەینەوە بە یەکەوە بەڵام هاوڵاتی پلەد و نەبین ئەبوایە ئەمریکا تێبگەینن بەڵام ئێمە لە سەرەتاوە ئەمریکامان لە مەسەلەکە نەگەیان مەسەلەمان وانە کە مەسەلەی دیکتاتۆرێکە مەسەلەی ڕژێمێکە کە ئەو ڕژێمە لە ناوچوو عێراق ئازاد دەبی یا عێراق ئیتر ئەمریکا ئێمە تێمان نەگەیان بەڕاستی جێگارنەر کە چووە بەغدا کوڕەکەی کاک دکتۆر مەحموود کە ڕۆژنامە نووسە لێی پرسی گوتی سید جێگارنەر دەربارەی فیدرالی بیرروڕاتان چییە؟ جێگارنە زۆر بەسەر سوڕمانەوە گوتی من 2 ڕۆژ
لەگە هەردوو سەرکردەی کورد بووم باسی ئەو شتانەیان نەکرد لەگەڵ من ئاگاداری ئەو شتە نیم یعنی دوو ڕۆژ هەر گوڵباران کرا پێی نەگوترا ئێمە ملەتێکین چیمان بەسەر هاتووە لە ماوەی 80 ساڵی وجودی عێراقدا کۆلم پاوەڵ چووە هەڵەبجا لەباتی ئەوەی نیشانی بدەن کە ئەوە ملەتێکی ترە ملەتێکی داگیرکەرە و هاتووە وڵاتی ئێمە چیمیا باران کردووە چون ئاڵای عێراقیان لەسەر نەسبی بیرەوەری قوربانیانی هەڵەبجەدانە ئاڵای عێراقی کە کۆنم پاوەل سوو هەر باسی عێراق و دکتاتۆریەت بوو کاکە ئێمە هەوڵمان نەداوە مەسەلەکەی خۆمان وەک هەیە لە خەڵک بگەینین با خەڵک گوناهبار نەکەین یعنی هەندێک شتەیە بۆ ئەمریکا تەفاسیلە بەڕاستی هەندێک دەوروبەری کەرکووک هەموو عەرەب دەرکە و هەموو کورد داناباوە کەس نەیدەگۆ وامەکە ئەمریکا استراتیژی خۆی دەست بەسەن نەوت و هێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگری بۆ دانوستان لەگە وڵاتە زلەکانی دنیا لەگە کە نەوتی کەوتە بەردەست هەموو دنیای دەکەوتە بەردەست سەرچاوەکانی نەوت ئەمە استراتیژی ئەمریکایە بەڵام تر گوندی قۆڕەکان داخۆ کوردی تێدا یا تورکمانی تێدا یا عەرەبی تێدا بۆ ئەو وەگیەکە هەندێک شتێ بۆ ئەمریکا تەفاسیلە ئێمان دەمانتوانی بیکەین خۆمان نەما کرد خۆمان خەریکی ململانێ بووین خەریکی پارە وەرگرتن بووین خەریکی دزی و ڕاو ڕوود بووین مەبەستم سەرکردەکانمانە بەڕاستی معنی خۆ مرۆڤکانە بڵێ ینی نەکسایەکی ترە مامۆستا یان وڵای ترژی بۆ مەسەلەی کورد و مافەکانی وان چ فەرق و جیاوازی ناوبەری حکوومەتی ئێستای ویە سەدام حوسێن هەبوو ئێستاش نەچوە بچێ پێم وایە ئێستاش درەنگ نییە بۆ بیر و ڕای ئەو خەڵکە بگۆڕنە ئەو خەڵکە یعنی بیر و ڕای گشتی کوردستان بە ئاگا بێ ڕێگەی ئەو خەڵکە بدەن بیر و ڕای خۆی دەربڕی ئەو مەسەلانە چارە نووسی هەموو ئینسانێکی کوردی تێدا چارە نووسی دوو کەس نییە بچن لە بەغدا ئەو مەسەلانە بڕنەوە دوایە بەنسبەت وانش ئەمە بەرپرسێکی گەلێک گەورەیە لە مێژوودا یعنی کەرکووک لەدەست بچێ ئەمانە چی دەکەن هەتا 1000 ساڵ نەوەیان بە خائین ناوی دەبرێ ئەمە گاڵتە نییە مەسەلەی کەرکووک بە تایبەتی ئەوە مجاملە هەڵ ناگرێ یعنی میدیایەکی کوردی من 1 ساڵ سەرنجمدا بە وشەی کەرکووک کوردستانە بەکار نایەنی بە هیچ شێوەیەک شاری برایەتیە شاری مەیخانەیە شاری نازانچیە بەڵام نارە شارێکی کوردستانە یعنی وەک بڵێ ئیلا کەرکووک شاری برایەتی بێ هەموو شارەکانی دنیا شاری دوژمنایەتین مامۆستا شاعری کورد بەڕێز عەبدەڵڵا پەشەو زۆر سپاس بۆ بەشداربوونی جنابتان لەم گوت و بێژ و ئەگەر لە ئاخر حەزەکەیت شتێکی تر بۆ ئێمە و گۆهداران بڵێ فەرمۆ ئێمە توانن بۆوان چی بڵێن گەشتبینن ئان ڕەشبینن مامۆستا سپاسان دەکەم سلااو ڕێزم هێزارش ترش بۆ هەموو لایەک هیوادارم یعنی ئەوەیە ئومێد بەرنەدەین ئومێدمان هەبی ئێستا خەڵکەکی زۆر لە مەسەلەکە گەیشتووە هیچ کاتێک وەک ئێستا ملەتی کورد سەر بە بیری سەر بەخۆی خوازی نەبووە یعنی نێزیکەی 2 ملیۆن ئیمزا بۆ سەر بەخۆی کوردستان کۆ کراوە ئەمە خۆی لە خۆیدا نیشانەیەکی گەلێک گەورەیە هەرچەند ئەو ئیمزایە هەڵبەتە بۆ کارێکی تر دەستی بەسەر داگیرە هەر لە سەرەتاوەش ئەو شتە ڕوون بوو ڕوون و ئاشکرا بوو بەڵام ئەمە خۆی لە خۆیدا شتێکی گەلێک گرنگە یعنی من تەسەورم نەدەکرد 30 ساڵ لەمەوبەر 2 ملیۆن ئیمزا بکرابە کۆ بکرێتەوە بۆ مەسەلەی سەربەخۆیی بیری سەربەخۆیی ئێستا لە کوردستان زۆر بەهێزە بەڵام پێویستی بە وجودی سێنتەرێک هەیە پلاتفۆرمێک هەیە ئەو خەڵکە کۆ بکاتەوە هەندێک سەرکردایەتیە باویان نەماوە یعنی سوان تەواو بوون ڕۆیشتن وەچەی تازە بەرەی نوێ ئەبێ خۆی کۆکاتەوە مامۆستا جارێکی تر زۆر سپاس سپاسان دەکەم خواتان لەگەڵ گودەبێز ئەv هەپەڤینەك بوو لە تەv هەلبەستوان شاعری کوردی مەزن عەبدەڵڵا پەشەو و لە پێش 12 ساڵان بۆ وی کردبوو جارێکی دەخواست بۆ پێشش بکەن گەلۆ چ فەرق و جیاوازی ji wê demê ta niha li Helîmî Kurdistanê cîgirtiye niha ji êwe û hunermend Fuad Ehmed سەشی ئەرخاوان سەشی ئەرخاوان سەشی ئەرخاوان سەشی ئەرخاوان